بەڵێ دیارە هەڵمەتی بایکۆتکردنی کاڵای تورکی و درامای تورکی بەردەوامە. ئێمە لە ڕۆژانە لە سەرجەم شوێنەکان بە تایبەتی ئەو شوێنانی کە ڤیستیڤاڵە یان سیمینارێکە یان کۆڕێکە هەیە لە شاری هەولێر ئەم هەڵەدە قۆزینەوە. دیارە ئەمڕۆ لە یەکێتی نووسران لە لقی هەولێر با بڵێن چالاکێکە بوو مامۆستا زاهێر عەبدوڵڵا کتێبێکی بە ناوی تێراوە پێشکەش دەکرد ئێمەش ئەم هەلەمان قۆستەوە هاتین با بڵێن برۆشەر و پۆستەراتی درامای تورکی ژەهرە بە تامی هەنجوین و نابۆکڕینی بەرهەمی تورکی هاتین چالاکێکمان کرد چەند پۆستەر و برۆشەرێکمان دابش کرد و دوای ئێرە دەچینە هۆڵی میدیا کە لەوێ ڤیستیڤاڵی شانۆیە ماوەی 6 ڕۆژە ئەم ڤیستیڤاڵە بەردەوام دەبێت هەوڵ دەدەین لە ماوەی ئەم 6 ڕۆژە سەرجەم ڕۆژەکان چالاکیمان نەبێت و دوایە جاریش هەر ئێوارەی ئەمڕۆیان دەتوانین بڵێ ئەم شەو کاتژمێر 7:30 لە با بڵێن کۆلیژی هونەرە جوانەکانیش لەوێ چالاکیە لەوێش بەردەوام دەبین. ئێمە ڕۆژانە لە مۆڵ و لە سەرجەم وەکو گوتم لە هەر شوێنێک چالاکیێکی ئەدەبی هونەری سیاسی سەقافیە بێت ئێمە هەلەکە دەقۆزینەوە دێن چالاکی خۆمان دەکەین و پۆستەرە دابش دەکەین.